خەڵکی کوردستانی خۆشەویست، کەمەندامە ئازیزەکان، هەمووتان ئاگادارن چەند ڕۆژێکی کەمی ماوە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز. هاتوین ئێمە وەکو کەمەندامانی کوردستان، وەکو ڕێکخراوەکەمان کە نوێنەرایەتی کەمەندامان دەکا، پەیامی کەمەندامان بگەێنین بە حکوومەتی هەرێمی کوردستان و بەلایەنە پەیوەندیدارەکان و بەدەسەڵاتداران و سەرجەم حیزبە کوردستانیەکان، چه ئەوانەی لەناو حکوومەتان، چه ئەوانەی معارەزەن، چه ئەوانەی لەگەڵ حکوومەتان، چه ئەوانەی دژی حکوومەتن. پێتان ڕادەگەێنین ئێمە کە زیاتر لە 100,000 کەمەندامی لەم وڵاتەدا. ئەوا مانگی ڕەمەزانی پیرۆز هات. ڕەمەزان بەسکی برسی و بە گیرفانی بەتاڵ ناگیرێت. مانگی ڕەمەزانی پیرۆز بە برسێتی و بە بێموچەیی و بە بێپارەیی ناگیرێت. دروشمی ئێمە ئەم ساڵەوەیە ناکرێت یەک مانگی ڕەمەزان گیرفانی کەمەندامان بەتاڵ بێت. بۆیە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین، یان دیاریکی تایبەت ببەخشێ بە کەمەندامان، یان موچە دزراوەکانمان باتەوە، یان پاشەکەوتی موچەکانمان بۆ بگێڕێتەوە، یا ئەوە تا بە بۆنەی هاتنی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە موچەیەک بۆ 2 موچە بدا بە کەمەندامان. داوا لە خێرخوازان دەکەین، داوا لە موسڵمانان دەکەین، داوا لە هاونیشتیمانیان دەکەین. ئەگەر بێت و فریای کەمەندامان نەکەون لەم مانگە پیرۆزەدا، لەم مانگی بەخشندەیەدا، لەم مانگی خواپەرستیەدا سەدان خێزانی کەمەندام نان نییە بیخۆن، سەدان خێزانی کەمەندام پارەی شەربەتێکیان نییە بیبەنەوە بۆ مناڵەکانیان، سەدان خێزانی کەمەندام قوتی تەنها یەک ڕۆژیان نییە. ئەم بەڵێ وەڵا سەرەتا باسی ئێمە بۆکەم کە بۆ ئاوە ژیراوە، ئەمە بەتاڵە، داواکاریەکانشمان هەمووی بەتاڵە، داوا لە کەسیش ناکەین. من بەغیدین بە هاوڕێکانمێ چووکە حکوومەتێشکە بن، من ئەو حکوومەتە شک نابم، من هیچ حکوومەتێ شک نابم. جەماعەتێ دەوڵەمەند و سەرمایەدارن ژیانی خۆیان بەڕێوە بن، ئەینا عیلاقەی بە حکومداریەوە نییە. بۆیە من داوا لە حکوومەت ناکەم، چونکە حکوومەت نابینم. وەڵی چاوەڕێی گەورەی خواکەین، هیچ چاوەڕێی ناکەین، چونکە ساڵانێکەمە دووبارە بێت، 6 مانگ جارە حەمانگ دووبارە بێتەوەنە، هیچ داواکارەکان لەجێ خۆیاتی، بۆیە ئاواش دامناوە بەتاڵە. ئەم بەڵێ بڕوا ناکەم بشتوانن توان ژیانی بێزگە لە خوان و سەرمایەدارەکان ژیانی کەسی ترساکەن. بەتەمای ئەوە نین ئێمە، من خۆش هینی خۆم بەتەمانی کە بڵێن ژیانی کەمەندام چاکەن، ئەوە بەتەما خراپتریکەن. بەڕاستی ئێستا من مناڵم 4 کەمەندام، پیاوەکەم کەمەندامە، خانومانێ بەڵێ خانوو چ لێکم خۆ خانوونانم نایەتێ، معاشمان کەمە، ژیانمان بەڕاستی زۆر ناخۆشە. مانگی کچەکان مانگی 150,000 150,000 پێژی پێی ناژی. داواکەم ینی لە حکوومەت کە یارمەتیان بە یارمەتی ئەم کەمەندامانە بە گشتی، بەس داوای لە حکوومەت دەکەم کە یارمەتی کەمەندامان بە یارمەتی کەم دەرامەت بە. بەڕاستی ینی ژیان زۆر ناخۆش. ئەوە ڕەمەزانە، مانگی ڕەمەزانە بەخواستە ماڵیواز زەخیرەی نییە، ناتوانێت کرێ خانووە. بەڕاستی داوا لە حکوومەت دەکەین یارمەتیمان بە یارمەتی ئەو کەمەندامان نەژبێت.